لەگەڵ دەستپێکردنی شەپۆلێکی باران و بەفربارین لە زۆرێک لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان دیمەنی دڵخۆشی هاوڵاتیان بە بینینی زیادبوونی ئاوی چەم و ڕووبارەکان و چیاسپی پۆشەکان تۆمار دەکرێت. بەڵام لەگەڵەوەشدا بەهۆی کەم چەرخەمی حکوومەت لە ئەنجام نەدانی پرۆژە یان پرۆژە خراپەکانی بارانبارین لە لایەکی دیکەوە مەترسی لەسەر هاوڵاتیان و کاریگەری لەسەر ژیانی ڕۆژانەیان دروست دەکات. بارانبارین ساڵانە پەردە لەسەر بۆشاییەکی گەورەی خزمەتگوزاری لە هەرێمی کوردستان لا دەدات کە ساڵانێکە گوند و لادەکان و ناوچەکانی دەرەوەی شارە گەورەکان پێوەی دەناڵێنن. نەبوونی ژێرخانی ڕێگاوبان و خزمەتگوزاریە سەرەتاییەکان وای کردووە کە هەر بارانێک ببێتە هۆی زیان و پەکخستنی ژیانیان بە جۆرێک کە ئێستا زۆربەی ڕێگا لاوەکیەکان مەترسی پچڕانیان لەسەرە و هاوڵاتیان لە ترسی لافا و داڕوخانی پردەکان لە دڵە ڕاوکەیەکی بەردەوامدان. لەم شەپۆلی باران و بەفربارینەی ئەم جارەدا زەنجیرەیەک زیانی خزمەتگوزاری لە ناوچە جیاجیەکان تۆمار کراون. لا دەربەندی خان پردی نێوان گوندەکانی دێوانە و قەرەداغ بە تەواوی ئاو بردی. ئەو پردانشی کە هاوڵاتیان لەسەر ئەرکی تایبەتی خۆیان دروستیان کردبوو بەرگەی لافاوەکەیان نەگرت. لە کاتێکدا پێویست بوو حکوومەت پردی باشتریان بۆ دروست بکات، بەڵام چەند ساڵە نەیکردووە. لە ناوچەی شارباژێر پردەکانی شاخەسوور مۆکەبە و ناودەشت کەوتونەتە ژێر ئاو یان لافاو بردوونی. ئەمەش هاتوچۆی بەرەو قەزای ماوەت پەک خست. دۆخەکە لە بازیان و گەرمیانیش باشتر نییە. پردی گۆڕباز لە سەر ڕێگەی بازیان دێلێژە ڕووخاوە و لە کەلاریش پردی قەرەچەم و سەرقەڵا لە ژێر هەڕەشەیدا ڕووخاندان. هەروەها لە دەشتی نەینەوە نزیک بە هەولێر و ناوچەکانی تریش پردی نێوان کەڵەکچی بۆ بەردەڕەش و پردی خەلیفاوە تووشی جاڕوخان بوون کە ئەمە نیشانەیەکە بۆ ئەوەی زۆربەی پردەکان توانای بەرگەی ئەم فشارە زۆرەی ئاویان نەماوە. هاوکات لەگەڵ لافاو لە ناوچە نزمەکان بەفربارینێکی چڕ ناوچە سنووریەکانی گرتووەتەوە و تەواوی هاتوچۆی پەک خستووە. بەڵام کەمی توانای فەرمانگە خزمەتگوزاریەکان وای کردووە زوو ڕێگاکان نەکرێنەوە. ئێستا هاواری هاوڵاتیان و چالاکوانان ڕوو لە لایەنە پەیوەندیدارەکانە کە بەهانایانەوە بچن و ڕێگەوبانەکان چاک بکەنەوە و ئاسایشی هاتوچۆ بۆ ناوچە دابڕاوەکان بگەڕێننەوە. چیتر کۆتایی بەو کەم تەرخەمیە بهێنرێت کە دەرهەق بە دانیشتوانی گوندەکان و ناوچە کوێستانیەکان دەکرێت کە چەندین ساڵە داوای چارەسەری ئەو گرفتە دووبارانە دەکەن و دەسەڵات بەدەمیانەوە ناچێت.